نەعادەڵەتێکی زۆرە لە خانۆکانە هی وایە 5 قستی داوە هی وایە 2 قستی داوە خانوویان کە 2 قستی داوە خەریکە تەواو بێ وایە کە 5 قستی داوە هێشتا لە هەیکەلە ینی ئیشێکی وای نەکرا عادەڵەتی بگەڕێتەوە بۆ خانۆکان تیر و پشکی بۆ خانۆکان بکرێت. کاکە برا ئێمە هەنێ داواکاریمان هەیە بە تابەتێک داواکاری نییە کێشەمان لەگەڵ ئەم پرۆژە کێشەمان لەگەڵ کاتەکەی تەواو بووە پرۆژەکە هیچی تەواو نەکردە 4 ساڵی ڕەبەقی بەسەر بردتەوە بێ ئەوەی یەک هەیکەڵ یعنی یەک خانووی ڕادەست بەشدار بوویە بکە هەر هەمووی ئەمە چی کرد سەرقاڵ خۆی کردە بە دروستکردنی هەیکەڵ یا بەس هەیکەڵی دروست کرد لەم 4 ساڵە ئەی تو هەیکەڵ دروستەکرد غێرە بە ئیشی لێ بکەی هەیکەڵی لە سەرەتاوە تەواوت کرد چوویتە بانتر یان چوویتە یعنی لە بلۆکێتەشت کرد ئەبێ بێتە سەر ئەو هەیکەڵەتر ئیشی لێ بکەی ئێمە قسمان داوە هەر یەکێ لەم بەشداربانە بگرە پێش 6 قستی داوە بەڵام کێشە لەوەی کۆمپانیەکە خۆی کاتی کوشتە تازە بە تازە ئەڵێ بێ با ڕێککەوتن بکەین ئەی کاکە من پێشتر ڕێککەوتن بکردە لەگەڵ تا من پێشتر عەقدم امزا کردە لەگەڵت ئەیسە کێشەکەمان ئەوەیە تەواوی ناکە داوای پارەکە ئەم خەڵکیش مستعد نییە بەم شێوە بڕوا پارە بدە ئەوەیە کێشەمان گیان بەرپرسانی پرۆژەکە ئەتێنە دەممانەکە سەزا هاتن وتیان کاکە بێنە ژوورۆ قسە بکەین ئەو من هاتم قسەم کرد بە 2 قسە قەناعەتمی پێ کرد ئەو داوای وابزانم 2 ساڵترێکە یعنی هەل ممکن 1800 هەیکەڵ بە 2 ساڵتر تەواو بێ ڕێی تێ ناچێت نە خزمەتگوزاری بۆ کرا نە جادە نە ئاو نەمەجاری ئەمان هەر هەمووی ئیشە هەر هەمووی کاتی گەرەکە کەسش تیرروپشک نەکرا تازە بە تازە دوێنێک و دوێنەوە بزان دوێن پێرێ و تیرروپشکی کردە بۆ 29 نەفەر یعنی معقولە تۆ لە کۆی 1800 1500 شتەوە تیرروپشک بکەی بۆ 29 نەفەر تازە بە تازە 29 نەفەرەکە تێکاکە تو ئەمە خانەکەتە ئەی ساڵی ترش جارێ هەر ئەمەی بەردەم تەواو ناوێ ئەنجابی ئەوانەی دواوە وڵای ئێمە لە ڕاستیا چەند داواکاریێکمان هەیە داواکاریەکەمان ئەوەتانێک کە خانووکان قستەکانی کەم بکرێتەوە لەگەڵ و چدا بێت ئەوە داواکاریەکەم داواکاری دووەمان ئەوتان نرخی خانۆکانیشمان بۆ کەم بکرێتەوە ڕاستیە نرخی یە خانوو لە پرۆژایەترە 2 خانوو بووەکە ئەم نرخە زۆر بەرزە داواکاری سێمان ئەوەتانێک کە نەعادەڵەتێکی زۆرە لە خانۆکانە هی وایە 5 قستی داوە هی وایە 2 قستی داوە خانوویان کە 2 قستی داوە خەریکە تەواو بێ وایە کە 5 قستی داوە هێشتا لە هەیکەلە ینی ئیشێکی وای نەکرا عادەڵەتی بگەڕێتەوە بۆ خانۆکان تیر و پشکی بۆ خانۆکان بکرێت ئەتر کۆمپانیەکە بە حساب ئەم مانگی 4 تەواوی بکات 2026 تا یەک ئێستا 2 مانگ کەمترە 2 مانگیش ماوە هیچ لە خانۆکان تەواو نەبووە هیچ زۆنێکی